گرنگی ئەم پرۆژە نوێیە ئەم دەست پێشخەریە لەوەدایە کە ئیدی بە سیستمە جیهانیەکان نەتوانین کاری بانکی موچەکانمان دراو هەموومانە ڕێک بخێنەوە لەبەرەوە ئێمە دەواازەیەکی نوێیە لەسەر ئەم پرۆژەیە لەسەر گرنگیەکەی پرۆژەی هەژماری من ئێمە میوانداری بەڕێز ئەندام عومەر شارەزای تەکنەلۆژیامان کردووە بگومان شارەزایان هەیە لە تەکنەلۆژیا و زانیاریەکان و لێرە میوانی منە بەڕێز ئەندام بەخێر هاتی زۆر سپاس جابۆی تۆمان هەڵبژاردۆ بۆی گرنگی تەواوی ئەم پرۆژەیەمان بۆ بخەیتە ڕوو و ڕۆڵی چییە بێت لە بەرەو پێشخستنی ئابووریە لە داهاتوو زۆر سواسان دەکەم سەرەتا بۆ هەڵبژاردننی ئەم تۆپیکە گرنگە بێگومان ئابووری جیهان بەشێکی دانەبراوە لە تەکنەلۆژیا ساڵانی پێشووتر دەکرا مەسەلەن لە ڕێگەی مەسەن دەست بۆ دەست یاخود بۆ بانک ئیشەکە بکرێت بەڵام ئێستا پاشەم هەنگاوی سەرۆکی حکوومەت دەکرێت مەسەلەن ئەمە گەورەتر لە پرۆژەکە بڕوانی ئابووری کوردستانیش بەشێک بێت لە ئابووری جیهان پێکەوە بەستنی ئابووری کوردستان لە ڕێگەی بانکەکانەوە بێگومان کارێکی ئاسانتر دەبێت و قەواڵەی بازرگانیەکان خێراتر دەکا ئاسانتر دەکا گەورەتریشی دەکا لە ساڵانی ڕابردوو تاوەکو ئەم ڕۆژێک لە گرفتە بەردەوامەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێک لە وڵاتانی کە تاوەکو ئێستا سیستەمی بانکیان تێدا نەبووە دەتوانم بڵێم تا ئاستێکی زۆر مەحروم بوون لە بەرەو پێشبردنەکانی تەکنەلۆژیا لە بەرەونیان توانیوە ڕاستەوخۆ بگەن یاخود دەستیان بگە بۆ بازرگانیانەی کە ڕەبتە بە ئۆنلاینەوە بەڵام پاش ئەم پرۆژەیە کە لە داهاتوودا دەکرێت وابەستەی بانقنی دەوڵەتەکانەوە بکرێت بێگومان قەبارەی بازرگانی گەشە دەکات زیاد دەکات هەر تاکێک کە لە هەرێمی کوردستانە ڕاستەخۆ پەیوەست دەبێت بە هەموو بانقەکانی جیهانەوە کردن و فرۆشتنی ئۆنلاین کە وەکو بەشێکی دانەبڕا و بەشێکی سەرەکی لە بازاڕی نوێ و گەشەی ئابووری دادەنرێت بێگومان زیاد دەکات ڕاستە کاگەندام بەشێکی گرفتی گەنجان لە کاتی ئەوەی کە ئەیانەوێت بزنسێکی خۆیان هەبێ لە بچووکەوە دەست پێەکەن بزنسە مامناوەندەکان ئەوەیە کە کێشەی یاخود بڵێن هەژماری بانکیانە بێت نازانن چۆن سەرمایەکەیان یاخود ئەو پارانی پێویستیانە جا بۆ داواکاری پێداویستیەکانی بزنسەکەیان بە یاخود هەر بابەتێکی تریگە کە ئەکەوێتە چوارچەوەی بزنسەکان و کێشیان هەیە لە حساب بانقیەکانیان ئەمە تا چەند ڕۆڵیە بێت لەسەر بەرەو پێشخستنی پرۆژەی گەنجان ئەمە خاڵێکی گرنگە بەڵام ئەمن پێشەوەی وەڵامی ئەوم پرسیارە دەمەدەمەی ئاماژ بۆ بکەم جگە لەوەی کە خاوەن بزنسەکان مافیان دەگەڕێتەوە جارێکی تر لە ڕێی پارەدانی ئۆنلاینەوە هەروە بەکارهێنەرێکی استفادە دەکات چونکە لە ئێستادا ئەو سیستەمەی ئێستا هەمانە کە پارەدانی کاشە بۆ تەڕێگرێکی گەورە لە بەردەم زۆربەی خەڵکی بۆ نمونە تۆ بابینە پرسیارەکەی تۆ بە شێشتر وەڵام بدەمەوە زۆربەی بزنسە ئۆنلاینەکان پارەدان بە شێوەی کاشە ئەو کەسە ئۆردەرێک دەکا تەڵەبیەکەیە شتێکی هەیە کە دەگاتە بەر دەرگا نایەوێ ڕەفزی دەکاتەوە بێگومان قاوم بزنسەکە و گرفتێکی گەورەیە مەسەن جارێکە دوانە سیانە دەیانە 20 دارە ئەمە بەردەوام تووشی گرفت دەبێتەوە بەڵام ئەم پێشتر لە 2021 و کۆنفرانسەی کە تێیدا بەشدار بووم دیڕاستەش تەواو لەسەر بازاڕی ئۆنلاین کرد لە هەرێمی کوردستان گەورەترین لەمپەر لە بەردەم بازاڕی ئۆنلاین و گەشەنەسەنی بزنسە ئۆنلاینەکان بریتە لە پارەدانی ئەلکترۆنی کاتێک پاردان دەبێتە ئەلکترۆنی بێگومان هەردوو لا مستەفیدین هەم کڕیار هەم فرۆشیار ئەوەی کە جەنابەت باسی دەکەی پارەدانی ئۆنلاین بێگومان ئەمە ئەگەر لە چوارچەوەی کوردستانیش گەورەتر بیر بکەینەوە ئێستا دەیان وێبسایتی عالەمی هەیە کە تو دەتوانی وێنەی خۆت پرۆداکتەکانی خۆت یاخود ئەو سکیڵە ئەو بەهرەی خۆتەتە پێی بفرۆشی بەڵام ئێرە تاوەکو ئێستا بە حکمی ئەوەی ئێمە پەیوەندیمان نییە لەگەڵ بانقنێ و دەوڵەتەکانە تاوەکو ئێستا مەسەلەن کاتێک کە تۆ دەتەوێت دەست بە شوێنێکی دەرەوەی هەرێمی کوردستان بگوڕات دەستگەیشتن زۆر ئەستەمە بەڵام پاش ئەم پرۆسەیەکە دەبێتە ئۆنلاین بۆ نمونە تۆ گرافیک دیزاینەر تۆ سوشەڵ میدیا مەنەجەری تۆ هەر سکیڵێکیکە تێکە دەتوانی ئەو سرویسە و خزمەت گوزاریکە هەتا لەسەر تۆڕی ئینتەرنێت بیفرۆشی فرۆشتنەکە کێشەت نییە پارەکەشت بۆ دێ بەڵام چۆن بۆ دێ بێگومان ڕاستەخۆ بۆ نایە کۆمەڵێک ڕێگا هەیە کۆمەڵێک هەنگا هەیە دەیگریتە بەر کە زۆر جارێ عمولی 125 و زار باشێر بەدەست ناگا ئەوە دەست دەڕوە لە کیست دەچێ بەڵام لە پاش ئەم پرۆسەیە کە دەبێتە پرۆسەیەکی گشتگیر وەکەوەی کە ئاماژەی پێکراوە چەند ساڵ داهاتووەمی دەبێتە پرۆسەیەکی سەرتاسەری بێگومان ئەو گرفتەش نامینێ بە هەزاران وەکو باقی وڵاتانی تر بە هەزاران گەنجەیە کە خاوەن بەهرەیە کە دەتوانێت لە ماڵەوە لەسەر یەک مێز و لاپتۆپ لەسەر مۆبایلەکەی دەستی بیگۆڕێ بۆ بزنس لەبەرەوەی هیچ ترسێکی نیە لەمە دوو هەر کارێک دەکات ڕاستەخۆ پارەکەی بەدەست دەگات باشە کاگەندام ژمارە و بزنسە ئۆنلاینانە چەنە لە جیهانە کە مەخزنێکیان نییە بۆ نمونە کەرەستەی تیاابێ ئەوان لە ڕێی ئۆنلاینەوە شتەکان بە ئۆنلاین و بەیەک حساب بانقی شەکانی خۆیان بەڵە
کۆتا داتا ئاماژە بۆ دەکا کۆتای ساڵی 2022 زیاتر لە 26 ملیۆن کەس لە سەرانسەری جیهان بزنسی ئۆنلاینیان کردووە بەبێ ئەوەی هیچ مەخزنێکیان هەبێ ئەوە جگە لەوەی کە لە سپۆتیفایت و ئەفیلیت و ئەوانە ئەمە بەس ئەوانی کە بزنس دەکەن بە مانای کەلیمە نەگەوەی وەکو مندوب لە شەریکات تر ئیش دەکەن ئەوانی کە بەڕسمی بزنس دەکەن ژمارەیان 26 ملیۆن کەسە بەڵام ئەگەر بێت و لەم بپرسی بڵێ هەرێمی کوردستان چەندە بێگومان هیچ داتایەکنی ئەمەش بۆ چونکە هیچ حساب بانقیەکمان نەبووە کە ڕاستەخۆڕەپت بێ بە حساب بانقینی و دەوڵەتیەوە ئەوەی کە هەیە کۆمەڵە کۆمپانیا هەنا بەڵام بە شێوەیەکی فەرمی لایەن حکوومەتەوە یەکەم جارە شتێکی وا دەکرێت ئێمە هیچ داتایەکمان بەردەست نییە بەڵام ئەگەر بێت تەمەشای وێنە گەورەکە بکەین 26 ملیۆن کەس لە سەرانسەری جیهان سەرقاڵی کاروباری بزنسی ئۆنلاینە بێگومان هەرێمی کوردستانش پازەم پرۆسەیە بە هەزاران گەنجی بۆ زیادە بێت کە ڕاستەخۆ دەتوان خزمەت گوزاریەکان یان باشە ئەو هەزاران گەنجە ئەو بزنسانە پێویستیان بە چییە بێت بۆی کە لە ڕووی داتاوە لە سۆفتوێرە ئەمانە چۆن بتوانن هەموو ئەم ئامادەکاریانە بکەن بۆی نەک لە ماوەی 2 ساڵی داهاتووە نزیکتر لەو وادەیە بتوانرێت سوود لەو پرۆژەیە وەربگیرێت تاکە شتێک کە ئەوان پێویستیانە تەنها حساب بانقیە حساب بانقێکی نێودەوڵەتی کە ئەوان ڕەبط بکە بە بانقەکانی ترەوە چونکە ئێستا بۆ نمونە زۆربەی مەسەرەن زۆربەی وڵاتانی دەرەوە ڕەبتە بە پەیپاڵەوە پەیپاڵ تاوەکو ئێستا وڵاتی عێراق بە کامل بە هەرێمی کوردستانیش مەسەلەن هیچ کۆنتاکتێک نێ لە بینی پەیپاڵ و لە بینی ئەوە ئەگەر باسی ماستەر کار دەکە ئێستا یەک دوو کۆمپانیا هەیە کە ئەو کۆنێکشنە دەکەن لە بینی ئەکاونتەکەی تو لەگەڵ ئەو پارەدانانی عالەمی بەڵام سەراحەتەن تاوەکو ئێستا شتێکی وا بەربڵاو نییە شتێکی مەلموس نییە ئەمە بتوانین خاوەن بزنسەکان سوودی لێوەربگرن بۆیە مەسەرەن دوای جێبەجێکردنی ئەم پرۆژەیە ئەرکی جەنابتان و ئەرکی ئەعلامە مەسەن ئەم پرۆژە گەورەی بە خەڵک بناسێن چونکە ئەم پرۆژەیەکی وا ئاسان نییە خەڵکێک بە ئاسانی تێی بگا وابەستەکردن و کۆنێکشن لە بینی هەرێمی کوردستان و وڵاتانی دەرەوە لە ڕێی ئەژماری بانکیەوە یعنی دەتوانم بڵێم وەکو خەون و خەیاڵێک بەلای زۆربەی خەڵک بە تایبەتی لای چینی گەنج کە نەیتوانی ئەو پارە و ئەو شەیەکەیەتی وەری بگرێت ئەوەی کە جەنابەت باز دەکەی تاکە شتێک کە بۆ نمونە من فریلانسەرم من کەسێکم سکیڵم هەیە بەهرەم هەیە تاکە شتێک کە پێویستم پێبی بۆ ئەوەی بەهرەکانی خۆم بەجیهان بفرۆشم تەنابوونی حسابێکی بانقی هیچ تر نە سەرمایەی مرۆیی وامان هەیە کە بتوانین ئەو حسابە بانقیە بە زووترین کات بەردەست بێ بۆ هەمومان ئەوە دەگرێتەوە سەپلانی حکومەت وەکو سەرمای مرۆیی بێگومان سەرمای مرۆیی هەیە گەنجەکانمان توانایوان هەیە ئەمڕۆ لە تدێکس نیشتیمان بووین ئەمان بینی گەنج چەند بە گڕوتینە داهێنەرە پرۆژەی هەیە حەزی بەوەیە کە لە داهاتوو ئیشی زۆر چاوەڕوان نەکراو بکە کۆمپانی ئەهلی بتوانانی ئەو کارە بکات بێگومان حکومەتی دەتوانێت بکات بە تایبەتەوە ئێستا کە فەرماگەی تەکنۆلۆژیای زانیاری حکومەت هەرێمی کوردستان زۆر بەجددی هاتووتە ناو بابەتەکە لە هەوڵی ئەوەدایە کە مەسەن ئەو حکومەتی ئەلکترۆنی بۆ ساڵ 2025 تەواو بکە بێگومان سەرمای مرۆیی بە ئەوەندە لە هەرێمی کوردستان و زۆر زیاتری شەیە کە بتوانێت ئەم خزمەتگوزاریە بەردەست بکات بۆ هیواین کە زیاتریش بێ باشە هەرێمی کوردستان و کوردستان لەکوێ ئەم سیستمە پێشکەوتوانەیە چۆن ئەتوانێت لەناو ئەم هاوکێشەیەدا باشترینیان و خێراترینیان بەردەست بکات خۆی پرسیارەکەی جەنابەت دوو بەشە بەشێکی یەکەمیان کە تایبەتە بە حکوومەت چۆن تا چەند دەتوانێت ئەم پرۆسەیە بە شێوەیەکی خێرا مامەڵەیەکی ورد پارێزراو چونکە لە گرفتەکان کە لەانە جانبەکانی باز دەکەین ڕاستە لە ماوەدا بردووە هەر لەسەر ئەم پرۆژێ میوانداری چەندین کەسی وەکو خۆت شارەزامان کرد باسیۆمان کرد لایەنە پارێزراویەکانی یەک لە گرنگترین خاڵەکانە بەڵام ئێستا ینی چۆن ئەتوانێت هەرێمی کوردستان لەو ڕۆ کاری تیا بکە و خێراتری بکە لایەنی سکیوریتیەکەی سەراحەتەن ئەوانەی کە هەتا تەنانەت کۆمپانی ئەهلیەکانیش تاوەکو ئێستا تووشی هیچ حاڵەتێکی وا نەبوونەتەوە ینی دەبێت دەگمەنە مەسەن زارزارەکە ئەکاونتەکە هاک دەکرێت یان باڵانسەکە بەڵام کەمە زۆر بوو بێگومان دووچاریەوەشە بێت بێگومان کە تەڵەب زۆر بوو ڕاستە مەترسیەکانی زیاترە ئەوە لە جانبی سکیوریتیەکەی بەزێ دەڵێن بەڵام جانبی ئەوەی تر کە ئەمە چۆن بتوانین خەڵکێکی زۆر کوردستان لەکوێ ئەو هاوچێشەدایە چۆن بتوان خەڵکێکی زۆر سولەم کاتۆ بگرێ بێگومان پێویستی بە هەموو خزمەتگوزاریەکی نوێ لە جیهان کە بڵاو دەکرێتەوە پێویستی بە هەڵمەتێکی هۆشیاری تاکەیە چونکە ئێستا ئەمە باسی حسابی بانقی دەکەین بەڵام ئەگەر هەر لە چواردەوری خۆمان لە خێزان و بنەماڵە و عایلە و ناسای خۆمان باس بکەین لەوانێ 180 نەزانی حسابی بانقی چییە ئەژماری بانقی چییە ئەوەی ئێستا تەرکیزی لە سەرتی تەنها چینی گەنجە کە دەتوانێت سول لەو خزمەتگوزاری وەربگرێ بەڵام ئەگەر بێت و هەڵمەتێکی نیشتیمانی دوورمەودا ڕابگەیەندرێ بێگومان کوردستانش دەبێتە بەشێکی گرنگ وەکو باقی وڵاتانی تر چەند ساڵێک لەمەوبەر زۆرێک لە وڵاتانی دەوروبەریش حساب بانقی نەبووە
ئێستا کەس بە تەمەنە 50 ساڵە 6 ساڵە 7 ساڵە خزمەت گوزاریەکانی لە ئاو لە کارەبا و لە خەدەما لە ڕێکارتی بانقیەوە دەیدا وایە فەمە ئەوەی ئێستاما هەدەفمانە جار یەکەم کە من دەیبینیم چینی گەنجەکەی کە چەند ساڵەکە تامەزرۆیە وەکو خەیاڵ لەم پرۆژەیە دەڕوانێک کە ئێستا لە ماڵی خۆی دانیشتووە ئەم بەهرەی خۆی هەیە تێیفرۆشتەوە جارشتر وەکو خەیاڵە کە وێستا ئەمە دەیکەین ئەوە وەکو چینی گەنج بەڵام وەکو چینە عامەکە پێویستمە بە هەڵمەتێکی نیشتیمانی گژیر هەیە بۆی خەڵک بتوانێت سولەم خزمەت گوزاری وەربگرێت بۆ هیواین ئینشەڵا خەیاڵیش نابێتی ڕاستیەوە زۆر سپاس بەڕێز ئەندام عومەر شارەزای تەکنەلۆژیا و زانیاریەکان سپاس کە لەگەڵمان بوون زۆر سپاس بە جەناب عەزیزتان